تۆرێکی تری بەرنمەکە گفتوگۆ دەکەین بێگومان لە هەرێمی کوردستان بۆ چوون و پێشنیاری نوێ هەیە سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان. زۆربەی لایەنەکان داوا دەکەن کە گۆڕانکاری لە شێواز و سیستمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بکرێت. ئێستا پێشنیارێک هەیە لەلایەن پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کە خراوەتە ڕوو بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بە سیستمی هاوتەریبی تێکەڵاو. بابزین ئەم سیستمە چییە؟ چۆن جێبەجێ دەکرێت؟ و ئایا ئەگەرەکانی جێبەجێکردنی لە بڵێن هەرێمی کوردستان تا چەندە؟ لەسەر ئەم بابەتە و لەسەر ئەم پێشنیارە لە ستۆدیۆ میانداری بەڕێز ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنمان کردو. کاگاران بەخێر بێ. زۆر سپاس کاکە سەرچاوەکانم بەخێر بێ. با سەرەتا منیش و بینەرانیش بزانین ئەم سیستمە نوێ چییە کە ئێوە پێشنیارتان کردووە؟ بۆچی سیستمێکی ئاواتان خستۆتە ڕوو؟ سیستمەکە کە باسەکەی سیستمی هاوتەریبی تێکەڵاو تێکەڵاوەکە بزانین مەخسمم لە چی تێکەڵاوەکەین بۆ خۆی دوو سیستمی سەرەکی هەیە. سیستمێکیان پێوترێ زۆرینەی فرەیی کە بۆ بازنەی قەبارە بچووکە لەگەڵ لیستی نوێرایەتی ڕێژەیی کە بۆ قەبارەی گەورەیە واتە بۆ بازنەیەکە کە قەبارەکەی گەورە بێ. ئەم دوانە هەریەکێک لەمانە لانی باشی هەیە و لانی خراپی هەیە. مەسەلا بە تەجروبە گەیشتونەتە ئەوەی بۆ ئەوەی کە لانە خراپەکانی هەردوو جۆرە سیستەمەکە کەم بکەینەوانێ پێویستمان بەوە هەیە ئەم دوانە لێک بدەین تێکەڵاویان بکەین. کە تێکەڵاویەکەین بە چ شێوەیەک تێکەڵاوەکرێ هاوتەری بەیەک ینی ئەم لە ماڵی خۆی و ئەو لە ماڵی خۆی ئەم حساباتی خۆی و ئەو حساباتی خۆی یاخود تێکەڵاو بکرێت لەوەی کە یەکێکان کە تایە کاندیدی تاگە کەسی تیا خۆیە پاڵێوە کە بازنە بچووکەکانە ئەمانە ئەستا ناو کێبەرچێ هەڵبژاردنەوەوانێ و هەر کاندیدێک دەنگی خۆی هێنێت و ئەوەی هێنەی هێنایەکی خۆیەتی ئەوەیش نەهێنا دەرناسێت و تەواو بە هەمان شێوە بۆ لیستی نوێرایەتی ڕێژەیەکەش وەک چۆن لە هەرێمی کوردستان و لە عێراقش ماوەی ڕابردووە پیادەکراوە بەو شێوەیە هەریەکان حساباتی خۆیانیان هەیە. ئەمە هاوتەریبەکەوەیە کە کاندیدی تاکەسی تۆ هەرێمی کوردستان دێ 100 کورسیە باش نییە بە نمونونەکە تۆزەینکەینەوە 100 کورسیەکە 50 کورسی بە کاندیدی تاکە کەسی ئەچێتە ناو هەڵبژاردنەکەەوە 50شی بە لیستی حیزبی داخراو ئەمەی کاندیدەکان بۆ خۆیان ئەستە ناو شەبرچێکەوە مەسەلا هەرێمی کوردستان لە ماوەی هەڵبژاردننی دەی 2020 کە مەسەلا بوو بە 12 بازنەی هەڵبژاردن هەر بازنەیەک کاندیدەکانی کێبرچێکەکەن بۆ بردنەوەی 4 کورسی 5 کورسی 3 کورسی وە نیە ئەمە بۆ خۆیان لەو لاشەوانی هەرێمی کوردستان هەر هەمووی وەک چۆن لە 92 تا ئێستاکە یەک بازنەی هەڵبژاردن بووە لە بریەوەی بۆ 100 کورسی بێ بۆ 50 کورسیە بێ ینی ئەو کێبرچەی کابێ لە نێوان حیزبە سیاسیەکانە بۆ 50 کورسیە بێت و ئەو ساکە ئەو دەنگانەی کە حیزبە سیاسەکانێنە هەمووی کۆکرێتەوە دابەشی 50کە ئەکرێت دابشکاری هەڵبژاردنە بۆ دەرەچێت دوایر حیزبێک چەند دەنگیە نابوو وەک حیزبەکە دابشی ئەو دابشکاری هەڵبژاردنناکرێ ئەژماری کورسیەکانی بۆ دەرەچێت. ئەتوانین بڵێن تێکەڵەیەکە لە بینی سیستمی بڵێن فرەبازنەی و یەک بازنەی؟ بەڵێ هەر خۆی فرەبازنەیە سیستمی زۆرینە بۆ خۆی بە تەبیعەت ئەبێ فرەبازنەی بێت ینی قبولی یەک بازنەی ناکات کەوتە سیستمی زۆرین لەم لاشەوە لیستی نوێرایەتی ڕێژەی هەیە دوو جۆری هەیە یەک بازنەی هەیە و فرەبازنەی هەیە بەڵام هەرێمی کوردستان لەوەتی هەیە بە یەک بازنەوە گرتوێتی کاڵە لیستی نوێرایەتی ڕێژەی لە 92 تا ئێستاکە هەر یەک بازنە بۆ لە کاتێکە لیستی نوێرایەتی ڕێژەی لە زۆربەی زۆری وڵاتانە فرەبازنەیە بەڵام ئێمە بۆی ئەو ململانەی کە هەیەەوە بۆتە هۆیەوەی کە یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوانێ بیرمان لەوە کردەوە بۆ ئەوەی کە هەردوو لە ئەوەی کە داوای ئەکەن ئەوانەی لایەنگیری یەک بازنن و ئەوانەی لایەنگیری فرەبازنن بۆی کەسیان خۆیان وەک دۆڕاو نەچنە دەرەوانێ و خۆیان بە دۆڕاو بزانن سیستمێکگەێنین هاوسەنگ لە نێوان هەردووشانە بەڵام کاک ڕەنج یەک شت هەیە مەسەلە ئێمە لەو دراسەیە باسمان کردووە 50 کورسیەکان بە بازنەی بچووک بێ بۆ فرەبازنەی 50شی بە لیست بێت ئەکرێت ئەم ڕێژەیە مەسەلا توانین شەستی بکەین بە فرەبازنەی چلی بکرێت ینی ئەزمموی زۆر هەیە ئەکرێت هەفتای بکەی بە تاک کورسی
سی بکەی کەی بە بە لیست لیستی کەوتۆتە سەرەوەی هێزەکان خۆیان چۆن ئەو ڕێژەیە بەڵێ ئەو ئاوێتێ ئەو لێکدانە چۆنەکەن بەڵام ئێمە وەکو پەیمانگاوتمان با پەنجای بە فرەباز نەبێ و پەنجاشی بۆ یەک باز نەبێ بۆ ئەوی جارێ مناقەشە دروستکەین کە چووە سەر ئەوەی مناقەشە دروست بوو ئەو ساکە ڕێکەوێن لەسەرەوەی کە بە چ سیغەیە کۆتایی پێ باش بۆ بڵین لایەنە سیاسیەکان ئەمە کە ئێوەم پێشنیارەتان کردووە بێگومان لای ئەوان مەفهومە بێ ینی چکەوان دەستگای هەڵبژاردنیان هەیە بەڵام بۆ هاوڵاتیەک چۆن مەفهوم بێ لەلای چۆن ئەمە لێک باتەوە دەنگ با بە کامیان یانی دەنگ با بە لیستە داخراوەکە تاکە کەسێکە دەنگ با بە لیستەکەی کە بڵێن تا کەسێکە خود لیستە داخراوە کامیان دەنگی بە کامیان بە دەنگێتوانێت دەنگ بە هەردووشان بە بەڵێ ئەمە یەکێک لە خەواسی ئەم سیستەمە ئەوەیە کە دەنگدەر دوو دەنگەدات دەنگێکەدا بە کاندیدەکە و دەنگێکشا بە لیستەکە بەڵام یەکش جیاوازە لە لیستی نیمچەکراوە ئەوی لە ماوەی هەڵبژاردنەکانی ڕابردووا بوو لە نیمچەکراوەیە وەختێک دەنگدەر دەنگێدا بە لیستێ ئەبواە دەنگیشی بدا بە هەمان کاندیدی ئەو لیستە بەڵام ئەمە مەودای ئازادی دەنگدەر زیاتریشەکە تۆ توانیت دەنگ دەی بە لیستێک بەڵام دەنگ نەدەی بە کاندیدی هەمان لیست دەتوانانی دەنگ دەی بە کاندیدێکی تر یاخود دەتوانانی تەنها دەنگ دەی بە لیستەکە یاخود دەتوانانی تەنها دەنگ دەی بە کاندیدەکە دەنگەکانت نافەوتێ بەڵام لە لیستی نیمچەکراوە ئەگەر دەنگ بدا بە کاندیدەکە بەتەنیا دەنگ نا بە لیستەکە دەنگەکە ڕووی لە کاتێکا تۆ دەنگدەرێک دەنگە بە لیستەکە بەڵام دەنگ نایە بە کاندیدی ئەو لیستە ئازادە کامیان لێرە سوودەکە بۆ کامیانە بۆ لیستەکەی بۆ لیستەکەی ئەشتوانێت ئەی سفادی چێت دەنگا بە کاندیدەکە چۆن مەبەستمەوەیە کە تۆ ئەڵەی دەنگا بە لیستەکە بەڵام ئەتوانێت دەنگ نایە بە هەمان کاندیدی ئەو لیستە ئەتوانێت دەنگ بۆ کامیان یعنی ئەسە کامیان هەژمارەکرێ بۆ لیستەکە هەژمارە ئەی کاندیدەکە لەویا سوودی دەنگان بۆ کاندیدەکە چێ بێ ئەگەر دەنگی نەداتی ئەو دەنگەیە ڕواد ینی کاندیدەکان ینی ئەو دەنگیان بۆ ناچێ بەڵام دوو دەنگی هەیە دەنگێکدا بە لیستەکە دەنگیشە بە کاندیدەکە ئەم دوانە بە ئارزوی خۆیەت ینی مجبەر نییە ئیجبار نییە کە دەنگیدا بە لیستەکە بێت دەنگدا بە کاندیدی هەمان لیست دەتوانێت دەنگدا بە کاندیدێکی تر لە دەرەوەی ئەو لیستە یاخودە دەتوانێت دەنگ بدا بە ینی بە هەموو شێوەیەک بەس دەنگ بدا دەنگەکەی نافەوتێ مەگەرەوەی هیچ دەنگ نەدا ئەگەر نە هەر دەنگێک بدا دەنگەکەی ئەڕوا بۆ بەسمۆە دەنگی هەردوولیان هەژمارەکرێ نعنی مەسەن تۆ دەنگداوە بە لیستی لایەنێکی سیاسی باشە بەڵام تۆ ناتەوێت لەناو ئەم لایەنە سیاسە دەنگ بێ بە کاندیدەکەی دەنگی بە کاندیدێکی تر باشە ئەم کاندیدە لێرە چ سوودێکە بینێ لەو دەنگەکەی بۆ چوە تەواو ینی دەنگی لیستەکەش دەنگی تەواوی هێناوە هەنێگەر دوو دەنگ بدا مەبەست لە دوو دەنگ دوو دەنگ بدا هەر دەنگەکان بەهای هەر دەنگەکان بە تەواوەتیەچێ بۆ ئەو لیستا یا بۆ ئەو کاندیدا ئەگەر دوو دەنگ بدا ینی جیاوازە لەوەی کە هەرێکە و دەنگی خۆی جیاواز بەڵە هەرێکە دەنگی خۆی جیاوازە جیاوازەکە چییە لە لیست نیمچەکراوەیە ئەوە بوو کە دەنگدا بە لیستێ ئۆتۆماتیکیەن ئەبواە دەنگیشت بدایە بە کاندیدی هەمان لیست بەڵام لێرە ئەوانی ینی مەودایەکی ئازادی زۆرە توانین دەنگ بدەی بە لیستەکە دەنگ بدەی بە کاندیدێکتر ئەشتوانی دەنگ بدەی بە کاندیدی هەمان لیست ئەشتوانی دەنگ بدەی بە کاندیدێکی لە بەرامبەریش ئەوەش هەیە کە تەنها دەنگە دەی بە کاندیدەکەەوە ئەتوانی بە بڵێن سیستمەکەی ناوچەکەت مەسەلە تۆ بڵێن گەرمیان وەنیە بازنەی گەرمیان تۆ لەوێ کاندیدەکانە دەتوانین بەستە نادەنگ بدەی بە کاندیدێک دەنگ ندەی بە لیستەکانی یا خۆتوانی یعنی بژاردەی زۆر لە بەردەمایە دەنگدار و هەر دەنگ بدا بە هەر شێوەیەک دەنگەکەی نافەوتێت ئەوە بۆ خۆی یەکێک لە خەسڵەتە باشەکانی ئەم سیستمی ئەم بابەتە تەوان ئەم بابەتە پێویستی بە هەموارە پێویستی بۆ یەکە لە یاسای هەڵبژاردنە بچەسپێندێ و هەموار بکرێتەوە ئەمە کاتی چەند ئەوێ هەتا بتوانین ئەم بابەتە هەموار بکەینەوە وای لێ بکەین بێ بە یاسایەک دوجار چەندی کات ئەوێ بۆی کە وەکو پرۆسی هەڵبژاردن بۆ خەڵک ڕوون بێ تەبیعی وەکو کات ئەگەر ئیرادەیەک هەبێ بەوەی کە یاسایی هەڵبژاردن هەموار بکاتەوە ئەم پێم وایە کاتێکی ئەو توی ناوێت ئەگەر ڕێ بکەون هێزە سیاسەکان بگەنە قەنەعەتێک و بڵین تەبەنای ئەم سیستمی هاوتەری و تێکەڵاوە بکرێت پێم وایە کاتێکی ئەو توی ناوێ لە ڕووی ئیجرائیەوە لە ڕووی جێبەجێکردنی شەوانەیە پێشووتر هەرێمی کوردستان یەک باس نەبووە لە جیاتەوەی 100 کورسی بێ 50 کورسیە
وانە ینی لەبەرەوە هەموو شتێک لە جێ خۆیەتی هەڵبژاردننی دەی دەشمان تاقی کردوتەوانەیە سنووری بازنەکان هەمووی دیارە لە هەرێمی کوردستاندا بۆیە یعنی شتەکان هەمووی ئامادەیە و شێوەی ژماردنی دەنگەکان و گۆڕینی دەنگ بۆ کورسیش دیسانەوانێت لەم سیستەمەیانە کاک ڕەنبیر نەچێ کە ئەڵەی سیستمی هەڵبژاردننی تێکەڵا و دوو جۆر هەیە هاوتەری بێ و هاوڕێژەیی هەیە ئەوەی کێمە باسمان کردو باسمان هاوتەریبەکە کردووە وەگەوتم هەرێکان لە ماڵی خۆی کاندید تا کەسی لە بازنەیەکی دیاریکراوە دەنگەکانی بۆ خۆیەتی ڕاستەخۆ خۆی دەرەچێ بەڵام لە هاوڕێژەیە وانە لە هاوڕێژەیە ئالۆزیەکەیە مەسەلەسا حزبی سۆشیالیست تەرحی MMP کردووەم هاوڕێژەیە کردووە ئەم MMP بۆ هەرێمی کوردستان نابێت لەبەر کۆمەڵێک شت یەکەم MMP ئەبێت بۆ بازنەیەکی هەڵبژاردن بێ کە یەک کورسی بێ بەڵام ئێمە کە باسیەکەین فرەکورسیە بازنەکان واتە مەسەلا باکووری سلێمانی ها مەسەلە 5 کورسی بوو باشوورەکەی 4 بوو هەڵەبجە بازنەیەکە 3 بوو ینی یەک کورسی نییە بەڵام MMP هاوڕێژەیان دامێتی بۆ بازنەیە گەبێ یەک کورسی بێ کە لە ئەڵمانیا پیاداکرێت جگەل لەوە ئەو سیستمی کە لە ئەڵمانیا پیاداکرێ هاوڕێژەی ئەندامەتی لە خولێکەوە بۆ خولێکی تر ژمارەی ئەندامانی پەرلەمانی زیاکات ئەنی مەسەلا ئەڵمانیا بۆ خۆی 598 کورسیە وەک ئەسڵی بەڵام ئێستاکە چۆتە 6 کورسی بۆ لەبەرەوەی هەموو جارێک ئەوانەی کە بە لیست کەمەهێنن و کاندیدەکانیان زۆرە ئەبێ ئەو ژمارە کورسیانی کە بە کاندی دەیهێنێ یەکسانی کەن بەوەی کە بە لیست دەیهێنێ لەبەرەوە ژمارەکانی زیاکە ئێمەش پەرلەمانی کوردستان 100 کورسیە سابتە عەرزەکەەوە جێگیرە لەبەرەوە ناکرێت ئەمە زیاد بکرێ بۆ ئەمە هەنگاوێکی باشە کە بیر لە سیستمی تێکەڵاو بکرێتوانێ بەڵام هاوتەریبەکە باشترە بەم بۆ خێرایی ژماردننی دەنگەکان و هەم بۆ ئەوی کە دەنگی کاندید نەجۆزرێتوانێ بۆ سەر لیست و ئەو هێنان و بگرە و ئەمانەشی تابێت بۆیە 21 دەوڵەت لە ئاسی دنیاە پیادەی ئەم سیستمی هاوتەریبەکە لەبەرەوە سیستمێکم پێم وایە بۆ ئەم بگرە و بەردەی کە ئێستا هەیە ئەمەڵەیەک بازنەوە لە 4 بازنە و ئەمانە من پێم وایە چارەسەرێکی مامناوەندەوە ئێمەشە و ڕاپۆرتەی ئامادەمان کردووە لە ڕوانگەیەوەیە بۆی کە ئەو گرێشوێری کە هەیە وەکو سیستمی هەڵبژاردنەکە وەکو مەسلەی بازنەی هەڵبژاردن بتوانین شتێکی تازە بخەینە ڕوو بۆی بێتە جێگەی مناقەشە و قسە و باس مەبەستم ئەوەیە کە پرسیارێ بکەم کاگارام مەترسی هەیە ئەنیوانە زۆر جار باز لەوە کرێت کە حیزبە سیاسەکان ئەڵێن دەنگەکانمان ئەفەوتێ ئەنیوانێ لە هەڵبژاردنە لاانێ ڕێژێک لە دەنگەکانمان بڕوە یاخود لێرە دەنگێکی هێناوە بەڵام کورسی پێویستە نەهێناوە ئەمە توانێت چارەسەری بکە ئەم بابەتە ئەمە هاوتەری بە وەک گوتم لیستت هەیە لیستەکە جارە لیستی داخراوە ینی لیستەکە ئەوەی کە حیزبەکان بەعام هەر حەزیان لە لیستی داخراوە واڵێن ئێستا کوالەتی پەرلەمان بۆی کە دابەزیەوە بۆ هەی لیستی نیمچەکراوەیە کە من خۆم ڕەموانی مەسەلەکە خەلەلەکە هەل لە سیستمی لیستی نوێنەرایەتی ڕێژەیە کە هیچ پێویژەکە لە هەرێمشتانە بەڵام ئەوە لیستەکەش ئەبێ بە لیستی داخراو بێمە هەموو حیزبەکان لەگەڵەوەیان بۆی کۆمەڵە کاندیدی خۆیانیان باهینەکەشەوە بێ بە داخراو بەوەی کە دەنگی بە کاندیدەکەش نانە کاندیدەکە ئەوی پەنجاکەی کراوەی تەواوە ئەمیان داخراوە تۆ وەکو دەنگ دەرەسی دەنگە دەی بە لۆگۆ و ناوی حیزبە سیاسەکە ئەوە داخراوە حیزبە سیاسەکە خۆی لیستەکەی دیاری خۆی لیستەکەی دیاری کردو دایەتی بە کۆمیسیۆن و توێتی کاگڕەنج و فلان و فیسار و فیسار ئەمانە کاندیدی منن 1 2 3 و 4 دوای مەسەلە 6 کورسیێنێ 10 کورسیێنێ لە یەکەمەوە تا دەیەمین کەس ئەوە حیزبەکە بۆ خۆیەتی و ئەوانە کاندیدێکی حیزبن تۆ دەنگە دەی بە حیزبەتەنە دەنگ نادەی بە کاندەکان بەڵام لەم لاوە 50 کورسی تر دەیە هەم حیزبە دێت لەو بازنەی هەڵبژاردنانە کاندیدی ئەبێت و تۆ خەڵگەچێت دەنگەدا بۆ کاندیدانە ئەمان وەکو تاک لە ناو چێبڕچیەکان لەو بازنەی هەڵبژاردنە چێ زۆرترین دەنگی هەنا ئەگەر 4 کورسی بێت 4 کەسی یەکەم دەرەچێت باش شێوازەکانی گۆڕینی دەنگ بۆ کورسی چۆنە لەم وەگوتم دوو سیستمە هەردوو سیستمەکەیە ئەوەی لیستەکە دەنگی هەموو ئەو دەنگە دروستانەی کە حیزبە سیاسەکان هێناوێتی
لە ئاستی هەرێمی کوردستانەکەیەک باز نابێت کۆکرێتوانێ دابەشی چیەکرێت لەبەر ئەگەر 50 کورسی بێ ئەگەر 6 کورسی بێ دابەشی ژمارەی کورسیەکانەکرێ بەمە معاملێک بەڵێن دابشکاریی هەڵبژاردن دەزەکەوێ دوایی هەر حیزبێک لە ئاستی هەرێمی کوردستاندا وەکو لیست چەند دەنگی هێنابوو دابەشی ئەو دابشکاری هەڵبژاردنەکەیت بۆ دەرەکەوێت کورسیە وەکو فرەبازنەکانیش کە وەک کاندید حیزبەکان و کاندیدی سەربەخۆش دەبێتوانێت بەشداری کامەژێکیشترە لە خەواسە ئەوتوانێت لە پەنجاکەی تریانە بەشداری بەڵێ لە پەنجاکەی ترا توانێت کاندیدی تاکەسی لەو بازنەی کە خۆی تایەتی خۆی کاندید بکە و ئەویش دەتوانێت بچێتە ناو چێبڕچێکەوە بەڵێ بەڵام مەسە کاندید تاکەسی لە ناو لیستەکان ناتوانێت چکە لیستی نییە کاندیدی تاکەکەسیە بەڵام ئەتوانێت وەکو کاندیدی تاکەکەسی لەو بازنەی کە هەیە بەشداری بکە و ئەمانیش مەسەل ئەگەر بازنەی هەڵبژاردن چوار بڵێن کورسی بێ چێ چوار کورسی یەکەم زۆرترین دەنگی هەنا ئەوەی باتوانێت تۆ جەنابتان چەند ساڵە یعنی لەو بوارەیە قاڵ بوونەتەوە لە بواری هەڵبژاردن و ئەو پەیمانگای کوردیش بە بەردەوامی ئەم کارە ئەکاتوە بە دوواداچوون بۆ پرسی هەڵبژاردنەکانەکە تۆ وەکو خۆت پێت وایە کە کۆمیسیۆن پێویستی بە چەنە بۆی کە سیستمێکی ئاوا بتوانێت جێبەجێ بکە ینی چکە دوو بابەتی تایە دوو شێوازی تایە ینی کۆمیسیۆن چەندی کات پێویستە بۆی کە بتوانێت ئەمە ڕێبخە کۆمیسیۆن وەگوتم وەکوی هەرێمی کوردستان یەک باز نەبێ پێم وایە ئاسانتری شتە لێرە ئەبێتەوە بە دوو شێوازوانە بەڵێ لێرە ئەبێتەوە بەسەوێنێتەوە بۆ فرەبازنەیە کە فرەبازنەکەش وەگوتم ئێمە لە هەڵبژاردننی عێراقا تاقیمان کردوتەوانێ بەس داوا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق بکرێ و ئەزیزە و بنکەی دەنگان و ئەو شتانە هەمووی حازرە لەبەرەوە ئەگەری بە گۆڕانکاری لە سیستمەکە یعنی گۆڕانکاری لە سیستمی داتابیس و شتەکانە هیچ پێویست بە گۆڕانکاری ڕابردووە ڕەنگە موالیدێکی تریەتە پێشەوانێ ئەو موالیدا وەکو تەزیل ناخبین زیاد ئەکرێتە سەری تەبعێگەر تەبعێ بە سیستمی بایۆمەتری بێ سیستمی بایۆمەتریەکە و ساکە ئەبێت تۆمار بکرێ لەبەرەوە ئەگەر کاتی بێ بۆ هۆی سیستمی بایۆمەتریەکەوێ ئەژینا وەکو دیزاینکردنی سنووری بازنەکانی هەڵبژاردن پێم وایە هەمووی ئامادەیە و کاشتێکی ئەو تۆی ناوێ وەک بنکەکانە هەمووی لە جێی خۆیەتی و ئەزیزە شتەکانیش هەمووی حازرە بۆیە ئەوەی کە بمێنێ ئەو تەمەنە تازەیە کە دێتە ناو ئەمساڵ هەڵبژاردنەوانێ ناویان تۆمارەکرێت و کارتی بایۆمەتریان بۆ دەرێت کارتی بایۆمەتریش خۆ دەزانی بۆ خۆی لەبەرەوەی ئەبرێتە دەرەوەی وڵاتەوەوانە کاتی ئەوێ ئەگەر نا هەموو شتە حازرە بەڕاست باش ئێوە ئەمەتان پێشنیار کردووە بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆ حیزبەکان بەڵێ ئێمە تازە ئەمەمان دەرکردووە و پێرێ ئەوە بوو ئێمە ڕامانگەیان و دەستگاکانی ڕاگەاندنمان بان کرد و ڕاستەوخۆ ئەومان ڕاگەیان کە ئەم سیستەمە گرێ شوێرەیە کە ئەکاتەوانێ و لەگەڵەوە بە شێوەی جارێکە ئەلکترۆنی نردومانە بۆ سەرۆکی پەرلەمان بۆ زۆر لەوانەی کە پەیوەندیدارن بە بواری هەڵبژاردنەوانێ فیدباکەکەی ناتۆ تێشتا تا ئێساکە ئێمە فیدباکێکمان وەرنەگرتوتەوە بەڵام لەوە ئەچێت ئێمە چاوەڕێواکەین کە ببێتە جێگەی مناقەشە و فیدباکمان دەستکەوێتەوە باش چکە لەبەرەوەی لەمە باشتر نییە یعنی ئەم دەستکانەوەیە یعنی ناکرێ بەڕاستی تۆ بڵێ چکە دەرکە و ئەمەڵەیەک پێداگری لە یەک بازنەیە کات ئەم لاش ئەڵێ چوار بازنەی و فرە بازنەی ناگەن بە یەکەمانە بۆیە حدێکی وەسەد بدۆزیتەوانێ بۆ سیستەمەکە سیستمێکی پێشکەوتووە کاکبەز ینی سیستمی تێکەڵاو ڕاست ئێمە لە قەیرانەوە ئەچوین بۆ سیستمی تێکەڵاو بەڵام سیستمێکە هەر خۆی دنیا بەرە و سیستمی تێکەڵاوە ڕ لەبەرەوەی وەگوتم هەم سیستمی فرەی و هەم سیستمی لیست هەردووشیان خەوشیان لەگەڵ خۆیان هەڵگرتووە بەوە بەو تێکەڵاوکردنە تا ڕادەیەک ئەو خۆشانە کەمە بێتەوە باش ئەتوانین بڵێن ئەم پێشنیارەی ئێوە هەرچەنە خۆتەڵێ ئەمە بابەتێکە لە زۆر لە وڵاتانە ینی پەیڕەوەکرێ لە 21 وڵاتە هاوتەریبەکە لە 9 وڵاتە ئەوەی هاوڕێژەکانی 30 وڵات لە ئاسی دنیاە ئەم سیستەمەدا کات باشە ئەوەی کە ئێوە بە دوواداچوو تا بۆ کردبێ ئەوەی کە مەسەلەن حیزبە سیاسیەکان مەترسیان هەیە لەوەی کە
شێوازەکانی تر نادات پەروەری هەبووە تێدا یاخود جۆرێک لە نادات پەروەری دروستەکە ئەمەیان دادپەروەری بەدیهێنێ ینی لە هەڵبژاردنەکان مەسەلەیەک لە دادپەروەرەکان هەر ناوچەیەکی جوگرافی نوێنەری خۆیە بێت تقریبن بەڵام لە لیستی نورایەتی ڕێژەی بەتابێت ئەگەر هەرێمی کوردستان یەک باز نەبێ مەسەلە لەو 111 کورسەی کە هەیە ژمارەیەکی زۆر لە قەزا و ناحەکان هەم نوێنەریان نییە 74 ئەندا پەرلەمانی خولی پێنج ئەمە خولی کە ئێستا هەیە لە ناو سێ شارە گەورەکە 74 ینی بزانە ئەوەی تری کە ژمارەیەکی کەمە بە هەموو ئەو قەزانەی کە هەیە لەگەڵ ئەو ناحیانە سەربەخۆکان بەڵێ ئیدارە سەربەخۆکان ژمارەیەکی زۆر کەم نوێنەریان ئەبێ لە کاتێکا هەموو کات دەنگدەری ئەو ناوچانە ئەستن بۆ دەنگدان کە تۆ چیتە دەنگدان دەنگدەر جارێک دەنگەدا دوو جار دەنگەدا سێ جار کازانێ نوێنەری خۆی لە ناوچەمە هیچێکە لە هۆکارەکانی ساربوونەوەی خەڵک لە دەنگدانەوەمان ئەم سیستمە تاڕادەیەکی باشیش ئەوە دەستەبەرەکە جگەلەوە ئەمە گەر هەر باز لە دادپەروەری بکەین مەسەلە دادپەروەری لە چیا هەیە مەسە دادپەروەری لەوایە تۆ وەکو حیزبە سیاسەکە توانی بەشداری بکەی و کاندیدێکی سەربەخۆش دەتوانێت بەشداری بکە یعنی مەرج نییە تۆ ئیلا ئەبێ کاندیدێکی سەر بە حیزب بیت و بچیتە ناو بانگشتیابێت و ئەیشی هەرموو جۆرێکی تیا هەیە ئەنجا بێجگەلەوە وەکو باسم کرد مەسەلا لیستی داخراو کە حیزبە سیاسەکان زۆر داوایانە کردووەمانە لیستی داخراویش بە حیزبە سیاسەکان مەیسەر ئەکا کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەنسبە حیزبە سیاسەکانە من خۆم لەگەڵ لیستی داخراوە نەبووم و نیم بەڵام ئەمە سیستمەکە خۆی لەگەڵ خۆیان لیستی داخراوی هەڵگرتووە بەڵام لیستەکە کە داخراوە هەمووی نییە گوتم لاانێ ڕێژەی لە سا چل بێ لە سا 50 بێت لەو لاوە بەڵام کراوەیەکی ئازادی بۆ تۆ دەستە بەر کردووە بۆیە خەواسی زۆر باشی تیا هەیە هیوادارم ببێتە جێگەی نیقاش وە بتوانین کە ڕێکەوتنێکی دەستە جەمعی بۆ ئەمە دروست ببێ و ڕۆژانی داهاتوش وەڵام دەرەوەی بۆ دەستەکان نەخۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی وەڵبژاردن بە خێر بێ کاگانم زۆر کردی سەرچاومە خێر بێ سەرچاوم